هاوڵاتیەکی خاوەن پێداویستی تایبەت لە شاری سلێمانی بەدەست ڕنگینیەکەی بووەتە جێگەی سەرنجی خەڵک. ڕەحمە محەممەد ڕەشیدی تەمەن 50 ساڵ دایکی 4 منداڵە و خۆی بە کاری هونەری دەستڕەنگینیەوە سەرقاڵ کردووە. ئەو لە ڕابردوودا کەسێکی ساغ و تەندروست بووە و بەهۆی تەقینەوەی مینێکەوە دەستێک و چاوەکانی لەدەست دەدات. ئەم شتە لە حەوشەکەمانە بوو. یاریشتیان پێکرد نەمانەزانی چییە خۆشمان. شتێکی لێ نووسرا بوو سڕابەوە زۆر کۆن بوو. یعنی نەئەدۆزراوە چییە. چوم گرتم بەدەستمەوە بەم دەسەمەوە ئامە لێ کرد چوم مریشک سەر بڕم پێشتر چقۆیەکم بەدەستەوە بوو ئامە لێ کرد لە ئاکە قەپات کرابوو بە سەریەکە ئام لێ کرد و بەس بە دانیشتانەوە ئەم لێ کرد ڕێک نەمزانی تەن یەکسەر ناڵەیە و تەقیەوە هەر یەکسەر لەویا چاوم لە دەست یابووە چاوم نەیەبینی یەکسەر لەویا هەتا حەوتم خوێندویانیەکی متەوەستە بوو ئەو کاتە قەراریشم بۆ بەردەوام بمتر بە بۆنی ئەو کارە ساتەوە نەمتوانی. ڕەحمە محەممەد دوای ئەوەی لە دوای دووەم منداڵیەوە بینایی بە تەواوی لەدەست دەدات دوای قۆناغێک لە ناومێدی هیوای بۆ گەڕاوەتەوە و بەشداری لە خولەکانی پێگەیاندن کردووە و خۆی فێری کاری دەستی کردووە. بینینی تەواو بوو لە دووهەم مناڵەوەی تر یەکەم جار زۆر ناڕەحەت بوو بۆم زۆر هەموو شتێکی ناماڵ بۆ من زۆر ناڕەحەت بوو هەر هەڵسانم ناڕەحەت بوو بۆ ئەو کاتە یەکەم جار کە هاتینەوە کە فێری کردم ئەو مامۆستا هاتینەوە ماڵەوە هەرم و فێر نابم ئیتر بە هینی یارمەتی کچەکەیشم یا لەگەڵ مارەوی ئەتوانی تۆ فێرەبیت و چۆما ئیتر لەگەڵما خەریک بوو ئیتر حەزارێک و حەزێک حەزم زۆر لێی بوو بەدائیمی پێش ئەوە زۆر جار بێتاقەتە بووم زۆر ئەخەوتم یعنی لە دوای ئیشەکان ئەخەوتم بێتاقەتە بووم ئەوانە وەڵی ئیسە بەمەوە خۆم مەشغوڵ کردووە زۆر باشم بەم ئیشە دەستیەوە ئەم جارە ئیسە پێیچمانەیە لە ڕێی پێیچەوە ئیشەکانمانی نەکەین ساخەکەینەوە جا لە دوو فیستیڤاڵی شا بەشداریم کردووە. ڕەحمە لە ڕێگەی سۆشیال میدیاوە کاری بە بازاڕکردن بۆ بەرهەمەکانی دەکات جگەلەوەی بەشداری لە دوو فیستیڤاڵدا کردووە و بەرهەمەکانی بوونەتە جێی سەرنجی کڕیاران. خوێندکاری ئامادەیم وێرای خوێندنەکەیشم یارمەتی دایکم ئەیە بەڵام سپاس بۆخوا دایکم ئەتوانێت خۆی نەخشەکان بە جوانترین شێواز بکە وێرای هەندێک جار کە هەندێ موروی ڕەنگی تر تێکەڵی جانتاکان ئەبێ یارمەتی ئێم هەڵی ئۆشنین بێگوانم ئەو مورۆ دەرەکەین کە ڕەنگی جیاوازە بوو من و دایکم نەگۆرەوەکو کچ و دایکێوە بین بەڵکو ئێمەوەکو هاوڕێک بین کە لە زۆربەی شتەکانە خاڵی هاوبەشیمان هەیە زۆربەیەک و گونجاین. ڕەحمە محەممەد داوا لە تەواوی خاوەن پێداویستیە تایبەتەکان دەکات کە خۆیان لە گۆشەگیری بپارێزن و بەشداری لە خولە هاوشێوەکانی پێگەیاندن بکەن کە جگەلەوەی فێری کارێک دەبن لە ڕووی دەرونیشەوە ئاسوودەییان پێدەبەخشێت.